بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکەین کە دەی شەشی ئەم ساڵ وەکو ڕۆژی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دیاری کراوە. هەروە باز لە لێکەوتەی بڕیارەکانی دادگای فیدراڵیش دەکەین سەبارەت بە هەڵبژاردن و سەبارەت بە پرسی موچە و ئایندەی دۆخی سیاسی هەرێمی کوردستانیش ئایا دوای ئەم هەڵبژاردنە چاوەڕێکی دەکرێت وایە کۆمەڵی دادگەری کوردستان چۆن لە دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن دەڕوانێت چۆن خۆی ئامادە کردووە هەوڵەکانی بۆ پێکێنانی بەرەیەکی ناڕازی بەرفراون لە کوردستان بەکوێ گەشتووە. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز محەممەد حەکیم وتەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان تاوتوێ دەکەین. کاک محەممەد خێر سوپاسی ئەمەدە ئەگەر سەرەتا لە ڕۆژی هەڵبژاردنەوە دەست پێ بکەین ئەمڕۆ سەرۆکێریم ڕۆژی هەڵبژاردننی دیاری کرد بە مەرسومێک دەی شەش بۆ چوونیەوە هەڵوێستان چیە لەبارەی دیاریکردنی ئەو ڕۆژەوە؟ بسم الله الرحمن الرحیم. ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان پێشوازی لەو بڕیارەی سەرۆکی هەرێمی کوردستان دەکەین کە ڕۆژی دەی شەشی دیاری کردووە بە ئەنجامدانی هەڵبژاردن. ومێت دەکەین ئەمە کۆتا دیاریکردن بێ چکەمە چوارم جارەکە کات دیاری دەکرێ و مەرسوم دەرەکرێت. بۆ ئێمە پێشوازی لە مەرسوماکەین و ئامادەین بۆ ئەوەی بچینە ململانەی هەڵبژاردنەکانەوە کە بۆ یەکەم جارە دوای 5 خول لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یاسای هەڵبژاردن گۆڕانکاری بەخۆ بینیوە. تایبەتمەندی هەیە ئەم هەڵبژاردنە لە چاو هەڵبژاردنەکانی پێش ئەم هەڵبژاردنە پێم وایە هەڵبژاردنێکی یەکلاکەرەوە دەبێت لە زۆر ڕۆوە. ئەوڕوانە کامانان بۆ نمونە یەکێ لەو ڕوانە پێ ئەچێ کە دوای ئەو گۆڕانکاریانەی کە لە هەرێمی کوردستان و هەرێم لەگەڵ بەغدا بۆ بڕیارەکانی محکەمەی فیدرالی ئەوانەی کە هاتووەتە ئاراوە بۆ دابەشبوونی هەرێمی کوردستان بەسەر 4 بازنەدا ئەمانە جۆرێ لە هاوسەنگی بۆ نوێنەرایەتی پارێزگاکانی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان ئەبینێتەوە و پاشەوەی کەوا شەرعێت تی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان لە پەرلەمان وەرگیرایەوە. ئەمە بۆیە هیچ خولێکی داهات و بە خولی شەشی داهاتۆ ناوێرن هیچ کات تەمەنی خۆیان درێژکەنەوە و دیارە ینی کە بڕیارەکانی محکەمەی فیدرالی ژەخوێنیتەوە بە تایبەت هۆکارەکانی پشت بڕیاری سەبارەت بە موچەی خوێنیتەوە چاک تەرکیزی خستوتە سەر کۆمەڵێ پرەنسیپی دەستوری کە پەیوەستن بە پەیوەندی کرێن بە بەغداوە. بۆیە پەرلەمانی داهاتوو پەرلەمانێکی پێم وایە زیندووتر دەبێت لە چاو خولەکانی تر و ڕۆڵی ڕێقابی زیاتر دەبێت و بۆ خۆشی لە ژێر چاودێریدا دەبێت. یانەوە پەرلەمان پێم وایە لە ژێر چاودێریدا دەبێت و پێم وایە جۆرێک لە زیندوێتی و وشیاری گەڕاوەتەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان و ئەم ڕۆتوانێ تەوان ئێمە زۆر خۆشحاڵ نین کە حەزبانە کرد ئەو متمانەیە ئەو دڵنیاییەی کە هاوڵاتیانی کوردستان بە محکەمەی فیدرالی عێراق بۆیان پەیدا بووە بە دادگاکانی هەرێم وایە بەس بەداخەوە دادگاکانی هەرێم دادگای لاوازن و دەسەڵاتی دادوری لە هەرێم دەسەڵاتێکی لاوازی قۆڕکراوە کە نەیانتوانێت تا ئێستا جۆرێ لە متمانەی بدەن بە هاوڵاتیانی کوردستان و بۆەوەی بۆ سکاڵەکانیان ڕوو لە بەغدانەکەن. باش بەس وتت پێشوازی لە بڕیارەکە دەکەن دیارکردنی ڕۆژی هەڵبژاردن. ئەم پێشوازیتان لە پێناوی چییە؟ ئەم پێشوازیکردنی کە وەکو کۆمەڵی دادگەری ئێمە هەر حزبێکی سیاسی هەڵقوڵاوی خەڵکی کوردستانە باشە و دەبێت دوجار لە بیری بێت کە ئەو نوێنەرایەتی خەڵک دەکا. ئەمەش وەکو حزبێکی سیاسی نوێنەرایەتی چینێک لە خەڵکی کوردستان دەکەین کە تامەزرۆن هەڵبژاردنەکان ئەنجام درێ و ئێمە بەردەوام ڕخنەمان گرتووە لەسەر درێژکردنەوەی تەمەنی یان ئەنجام نەدانی هەڵبژاردن. بۆ ئێستا و دەرفەتە و پاش بڕیارەکەی درێژکردنەوە یان ئەنجام نەدانی هەڵبژاردن دوای چەند بڕیارێکی محکەمەی فیدرالی کە سەبارەت بە پەرلەمان و درێژکردنەوە مەوداکەی سەبارەت بە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی کوردستان کە داوەتی و ئەخیریش چەندمان کە هەموو چاوەڕێی دەرچوواندنی بڕیاری کۆتایی محکەمەی فیدرالی بووین سەبارەت بە بازنەکانی کوردستان
بە سەبارەت بە کۆتاکان ئەمانە دوای ئەوەی کە ڕوون بۆ بڕیاری قەتعی و نیهایی لێدرا ئەو کات هەموو چاوەڕوان بووین کە سەرۆکایەتی هەرێم بە ئەرکی یاسایی خۆی هەستێ و مەرسوم دەربکە. باش بەزوو خۆتان ئامادەکردو ئامادەکاری پێم وایە حتمما سەرۆکایەتیرم شتێکی باشی کردووە چونکە بەپێی زانیاریەکان لەوەی فشاریشی لەسەر بوو بێ بۆ دواخستنیان دەرنەکردنی فشار هەبووە هەستەکەم و بیستمە پارتە دەسەڵاتدارەکانەوە بووە ینی ژۆرێ لە فشار هەبووە دوای ئەوەی کە کوردستان کراوەتە 4 بازنەوە دوای ئەوەی پێکاتەکان یانزە کورسەکە نەماوە فشارەکە لە هەولێر بووە لە سلێمانی بووە کێ زەرمەند بێ لەو بڕیارانە فشاریە بوو فشاری کردووە بە فشاری هەردای من دوو لاهین دەسەڵاتدارێکن خۆ یان هەردوویان پێکەوە یان یەکێکیانێکن ئەگەنا لایەنەکانی تر کەی فشاریان هەبوو بۆ سەر یعنی یان کەی دامەزراوەکانی هەرێم ملکەج بوون بۆ فشاری خەڵک ئەو تا هەموو ناڕەزایەتی کە ڕوویدا دوجار خەڵک پەنای بۆ محکەمەی فیدرالی بردوو و ینی دامەزراوەکانی هەرێم بە حکوومەتی هەرێمەوە پێشتر بە پەرلەمانەوە بە سەرۆکایەتیەوە هیچ کات ئامادە نەبوونە ملکەج بن بۆ داخوازی خەڵکی هەرێمی کوردستان. بەزووکو خۆتان حازر کردو ئامادەن لە چ ڕوانگەیەکەوە ئامادەن خۆی لەبەرەوە کاک حەکیم ینی هەموو هێزە سیاسەکان ڕاست ئەم جارە لەبەرەوەی هەموو چاوەڕوانی بەغدا بوو بۆ لەبەرەوەی لە هەرێمی کوردستان دایمەن نەهزانی کە هەڵبژارد نەکرێت هۆنیە ینی نەهزانی کە هەڵبژارد نەکرێت بۆ ئێمە دوسێ جار بۆ پرۆژە یاسای دەستوری هەرێمی کوردستان پرۆژە ڕەشنووسەکە وەکو کۆمەڵ پێشنیارەوەیان کردووە کە 4 ساڵ جارێک هەڵبژاردن لە ڕۆژێکی دیاریکراوە بنووسرە لە دەستوری لە ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستانە بۆ لەبەرەوە نەزانینی کاتی ئەنجامی هەڵبژاردن بۆ هەموو هێزە سیاسەکان جۆرێ لە دڵە ڕاوکێ دروست دەکا جۆرێ لە بربەست بۆ ئامادەسازی تەواو دروست دەکا بەڵام لەگەڵەوەدا ئێمە حتممەنی ئێمە و هێزە سیاسەکانی تریش لەمڕۆ کە مەرسومی کۆتایی دەرکراوە ئینشاءڵڵا کۆتاییە چۆ سێش هەر من دوسێ بەلاغم خوێندەوە دوسێ ڕانگەی هێنراو ینی هەمویان ئاواتە خوازن ئەمە کۆتا مەرسوم بێ ینی بە جێگەری نوێنەری سکرتێرینەوەی گرتوەکانەوە کە ئەوش ڕاگەنراوێکێ بۆ یان لێدوانی کێ بووە ئەویش لامان کاتە هەر ئەوە خوازە کە ئینشاءڵڵا بربەست نابێ ئەمە ماناو مەغزای خۆی هەیە ومێ دەکەم کە هیچ بربەستێک نەبێ و هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. باشە بەسوک و کۆمەڵی دادگەری توانن جارێکە داوای دەنگ لە خەڵک بکەنەوە بۆ ناتوانین لە ڕووی سیاسی بێ لە ڕۆی پەروەردەیی بێ حەکیم بۆ ناتوانین ساڵی ڕابردوو بۆ ناتوانین داوا بکەین ئەمە باشە لەکوێ ینی بەرژەوەندی خەڵبوو بێ و خواسی خەڵبوو بێ ئەمە هەبووین ئێمە هیچ نوتی کوردستانمان لەژێر دەست بووە موچەمان هەبووە و پێ بوو نەمانداوە بە خەڵک چین ئەو شتانەی کەوا دەکا ئێمە شەرم بکەین داوای دەنگ بکەین بگرە بە سەربەرزیەوە ئێمە بۆ لیستی کۆمەڵی دادگەری یان بۆ ئەو لیستە هاوپەیمانیایی کە کۆمەڵ تێدا دەبێت چکە 11 ڕۆژ لە بەردەم حەزب و لایەنە سیاسەکاندا ئەگەر ینی بلوێ بگونجێ هەندێکیان پێکەوە لە هاوپەیمانەت تێکا ئامادەن بۆ شارەکە بڵێن بۆچی بۆ شەڕی هەڵبژاردن بەڵێ بۆ ململانی هەڵبژاردن باشە ئەمە ئامادەی باش بەزە و دەست پێشخەرێکاتان بوو بۆ کۆکردنەوەی دەنگی ناڕازی هەتا بۆ دروستکردنی لیستێکی ئیسلامی هاوبەشیش بەکوێ گەیشتویستان بۆ هەردووی هەوڵمانداوە و هەنگاوەکان و هەوڵەکان و گفتوگۆکان بەرداوامن دەڕۆژی ماوە دەگەن ئەنجام دەڕایە تۆ لە ساتەکانی کۆتاییدا ئاگەیت ئەنجام باشە بزە هەوڵی ئێوە لە پێناویچی هەم ئەوەی کە ئامان مەسەن لیستێکی هاوبەش بێ یان لیستێکی ئیسلامی بێ بۆچیە هەوڵی خۆتان وەکو کۆمەڵی دادگەری خواستێکەیە لە نێو خەڵکی ناڕازی کوردستاندا کە لیست و پێکاتە ناڕازیەکان یەکگرتوو بوون لە لیستێکدا ئەمە وا دەکا ئاستی بەشداری زیاتر بکەوە ئومێدێکە بەخشێ بە دەنگدەرانی کوردستان چکە
شکەیەک مەترسی هەیە لە هەڵبژاردنەکان گەرچی من پێم وایە بە تایبەت دوسێ ڕۆژ مۆڵەت ماوە بۆ نوێکردنەوە و تازەکردنەوەی بایۆمەتریوانیە ئەمن پێم وایە دوو ڕۆژی ماوە دەرفەتێکی چاکە لە بەردەم دەنگدرانی هەرێمی کوردستانە بە تایبەت گەنجەکان کە بۆ یەکەم جارە بەشدارە بن لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانە دەرفەتێکی چاکە و بە دڵنیایی ئەم جارە ینی گۆڕانکاری چاک ڕووی داوە و هاوسەنگیەک بۆ پارێزگاکان گەڕاوەتەوە لەبەرەوە ینی ئاستی بەشداری ئەپێ بەرز کرێتەوە و ئەوش کەوتۆتە سەر ڕاگەیاندکاران ڕێکخراوەکان کەسانی کەسایەتیەکانی کوردستان حزب و لایەنە سیاسیەکان کە ئێمە هەوڵ بدەین کە خەڵکێکی زیاتر بەشدار ببێ طبیعی ینی بۆ جوابی پرسیارەکەی جەناب لەناو شەقامی ئیسلامیشدا ئەوش چاوەڕوانیەکەیە کە حزب و لایەنە ئیسلامیەکان پێکەوە بن ئێمە لەو ڕۆژەوە هەوڵ و پێشنیاری خۆمانمان هەیە باش اینجا ئێوە بۆ لیستە بەرەناڕازی بەرفراوانکە ئامادەن بۆ لیستی ئیسلامیەکەش ئامادەن ئێمە ئامادەیمان دەربڕێوەکو جەنابت ئاماژت پێدا بەڵام ئێمە چوارشەم کۆبنەوەی انجومەنی باڵامانە یەکێ لە تەورەکان ئەو تەوەری ئەوەیە کە ئێمە حتمەن هەندێ پێشنیار و شتیشمان بۆ هاتوو تاوتوی دەکەین لەو بارەوە ئامادەسازیەکەکەین کە لە کۆبنەوەی سەرکردایەتیا بڕیاری لێ بدەین و دیارێمە وەکو تۆ ئاماژت پێدا بڕیاری پێشوەختی سەرکردایەتیشپانێ و دەستکراوەیەک بە انجومەنی باڵا دراوە کە لەو ڕۆ بڕیار بدە بەستا ئێستا هیچی دڵخۆشکردتان پێگەشتووە لەبارەی دووسکی ناوپەیمانەتی ناڕازی بێ ئیسلامی بێ وەڵام نامەی فەرمیتان ناردبوو وایە بۆ لایەنەکان ئێمە ئەوە لە کاتی خۆیان نامەیەکمان بۆ هەندێک لایەن ناردووە باشە بەڵێ لەو ڕۆوە بەڵام جیاوازی لە بۆچوونەکان هەیە لە نێوان بەڵێ یەکلیستی و بەرەو بەڵام ئێستا لە هەندێک کارکتەری ناڕازی لە هەرێمی کوردستان هەوڵێکیان بەدەستەوەیە کە هەندێک لەو لایەنانەی کە تەمثیلی نوێنەرایەتی شەقامی ناڕازی دەکەن بتوان پێکەوە بن لە لستێکدا ئەمەش تاوتوێ ئەکرێ وە خۆتە زانی کاک حەکیم دوجار گفتوگۆ و تەفاسیلی بابەتەکان دێتە پێشەوە باش ئێمە هەر هەولێک لە پێناو گەڕانەوەی متمانە بێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بەتایبەت خەڵکی ناڕازی لە حکومڕانی 33 ساڵی ئەم دەسەڵاتە ئێمە ئامادەین لەو پێناوەدا کۆشش بکەین و لە هەماندا تەسڵیش بدەین باش بەس وەکو بەڵام هەر جوڵەیەک هەر هەوڵێک کە بۆنی شەخسەنە ململانەی شخصی و شەخسەنە و خۆ دەرخستن و ینی سەرکەوتن بەسەر پیشانی ئەم و ئەوە و گەیشتن بە هەندێک مەرامی شخصی و دەستکەوتی شخصی کە بەداخەوە هەڵبژاردنەکان بەداخەوە لە نێو ڕیزی دەنگە ناڕازەکان بەردەوام لەم ساڵانەی دواییە کە دەنگی ناڕازی و ئۆپۆزیسیۆن پیا بووە ئەوەش هەیە ئەوەش هەیە خەڵکێک بە دروشمی بریقەدار بە دەنگەدەنگ و قاڵەقاڵ و ئانە و هەڵخەڵەتاندنی چینێک لە خەڵکی ئەگاتە ئەوەی کە خۆی ئامانجێتی کە ئێمە پێمان وایە پەرلەمان ئامرازێکە بۆ خزمەتکردن نەک گەیشتن تەنها بە پەرلەمان ئامانج بێ خۆی لە خۆیان هەدەف بێ بەڵام بەداخەوە لەسەر دەنگی ناڕازی بە هیواکردنی خەڵک لە ئۆپۆزیسیۆن خەڵکێکی پۆپۆلیس بەڵێنی زۆر بدا و دوایی جێبەجێینەکە بەڵێ دیارەوە ناڕەزایەتی خەڵک بێ ئومێدی خەڵک بەشێکی بۆ ئەوە ناگەڕێتەوە باش بەڵام ئەمێنێتەوە و خەڵکەی کەوا باشە کەوا بێ ئومێد بۆ لە گۆڕانکاری ئەمڕۆ ئەم یاسایە کە گۆڕانکاری و جۆرێ لە هەموار کراوە لەلایەن محکەمەی فیدراالیەوە باشە ئومێدێک ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا زیندوێتیەک بۆ پەرلەمانی کوردستان و ئومێدی گۆڕانکاری لەوەی کەوا کێگاتە دەسەڵات و دەسەڵات کێ بۆ کێ بێم جار ینی تایبەتمەندێکەوەی کۆمیسیۆنی عێراق سەرپەرشی دەکە مەبەستەوەیە 100 کورسی بۆتە 100 کورسی 4 بازنە 111 بۆتە 100 کورسی باشە بۆ 4 بازنە ئەو کاتە بۆ نمونە تۆ سلێمانی 39
سیوهش بۆ سینۆ بەڵێ سیهۆش بۆ 39 کورسی هەیە بەڵێ ئەو هەڵە کاتە دەستێ کورسێکی هەبێ بەڵێ ئەو هەڵە هەولێر بۆ نمونە 34 هەر پارێزگایەک نوێنەری خۆی ئەڕوا. 25 بەڵێ نوێنەری خۆی ئەڕوا هیچ هێزێک ناتوانێت بە دەنگی پارێزگایەک تەحەکوم بە دەرچوواندنی خەڵکی تر بکە لە یەک بازنەیە خۆتەزانی ئەوە ڕوویەدا ینی پارێزگایەک بۆ نمونە 170 دەنگێدا پارێزگایەک 150 پارێزگایەک 160 دەنگێدا لە کۆدا 170کە ئەندامێکی زیاتری بۆ دەرەچوو لە پەرلەمانی کوردستان ئەمڕۆ ئەم جۆرێ لە هاوسەنگی گەڕاوەتەوە ئەمڕۆژ خۆتەزانی کۆمەڵی لیستی و قواری تر پێیابن لە هەڵبژاردنەکاندا بۆیە جۆرێ لە ململانەی گەرم دروستە بێ و دەنگەکان دابش دەبێ و پێم وانییە هیچ لایەنێک جاری پێشوو بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان 45 کورسی 46 و 11 پێکاتە کە هاوسۆز بوون لەگەڵ یەک دوو ئەندامی هەندێک لە پارتەکانی تر ئەمە زۆرینەیەک دروست بووە زۆرینەکەی زۆر جار بەکاری هێناوە سزای لایەنەکانی تری پێداوە ئەمە کۆتاییات ئەوە ئەمە پێم وایە کۆتایی هاتووە هیچ هێزێک ینی نە پارتی نەیەکێتی و نە هیچ هێزێکی تر دەتوانێت زۆرینی پەرلەمان ئەم جارە مسۆگە بکات باش بەس بۆ ئێوە باشە بکرێتە چوار بازنە چکەوەی پێشتر یەکێک لە داواکاریەکانتان لە هەمواری یاسی هەڵبژاردن ئەو کە بکرێتە چەند بازنەیەک ئێستا کە کراوەتە چوار بازنە حتمما چوار بازنەیی باشە بۆ هێزی مامناوەند لەگەڵ هێزی بچووکدا هێزی مامناوەند کە دوو هێزی دەسەڵاتمانەوە نیە هێزەکانی تر هەن لە ڕووی پارە و ئەمانە هەندێک جار لەوەی چوار بازنەیی تۆ هەندێک سلبیاتی خۆی هەبێ بۆ هێزەکان نەک بۆ هەتا بۆ نمونە بۆ یەکێتیش لە دوهۆک بۆ پارتیش لە هەڵەبجە وەریە ئەی ئەمەش هەر بۆ هێزی دەسەڵاتیش هەر کاریگەری هەیە چوار بازنەی بەڵام ئەتۆ هەندێک جار بەرژەوەندێکی گشتی هەیە لە پێناوە بەرژەوەندی گشتیە حتمما کۆمەڵی دادگەری کە تەبەنی یان داخوازی چوار بازنەی کردووە کۆمەڵێ هێڵی بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستانی لە بەرچاو کردووە بەڵام لە هەمان کاتدا ئێمە دەنگی ئێمە لە هەولێر لە سلێمانی ئەلحەمدولیلا گەشەی کردووە دەنگێکی چاکمان هەیە و ئەتوانین ململانێ بکەین و ئەتوانین هەم کورسەکانمان بپارێزین و هەم چاومان لە کورسی تر پێ چاوتان لە کورسی زیاترەوە لە خولی پێش و حەوت کورسیتان هێزێک کاک حەکیم هەموو هێزێک جارە پێشبینیوانە لە کاتی هەڵمەتی هەڵبژاردن داکرێ بەسی خۆ دراستان نەکردو خۆتان سەرەتا ئەوە دەبێت دام و دەستگای تایبەتمەندیمانێ کە مەکتەبی هەڵبژاردن نەتوانین ئەوە بکەن من جارە کاتیەوە هیچ پێشبینیەک بکەم بەڵام و حزبێکی سیاسی هەوڵی بۆ پاراستنی پێگەی خۆیەتی و زیادکردنێتی باش بە زوو هەڵبژاردنەکە گەرم دەبێت گەرمایە کار لە سلێمانی لەویان لە هەولێر و لە دۆک و لە هەموو ناوچەکان دەبێن جارە خۆتەزانێم جارە ململانی نێوان یەکێتی و پارتی ململانێکی قورسە و استراتیژێتی کارکردنی یەکێتی و پارتی جیا بووەتەوە باشە و ئەمڕۆ ململانەیەکی ناوچەیی لە هەرێمی کوردستان لە عێراقە و جیهانی هەیە لە ناوچەکە تۆ ململانی رووسیا و ئەفریقا کاریگەری لەسەر هەرێمی کوردستانەیە ململانی ئێران و تورکیا و ئێران و خەلیج و ئێران و ئیسرائیل و ئەمانە کۆمەڵێ یعنی هەمووی ئەمانە کاریگەری دەبێت لەسەر ئەوەی کە گەرمیەک بدات بە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەیشی بینی کەس ناسووتێنێ ئەیشی بینی ئەم جارە ئەبێت ئەم هەڵبژاردنانە لە جاران زیاتر ئەبێتە چقی ململانێ نێوخۆی ناوچەی دەرەکیەکە ئەمە لە پێکێنانی حکوومەت و پەرلەمانیش ڕەنگ دەداتەوە وایە لە پێکێنانی خۆی ئەمە ئەساسەکەیە ئەساسەکەیە ئەمە ڕەنگی حکوومەتی داهاتوو هەرێمی کوردستان ئەڕێژێ باش بەس بە کورتی باسی ئەوانەی کە بایۆمەتریان نەکردو ئێستا دوو ڕۆژی ترماوە تقریبا ئەوانەی کە مالی 2006 بەشێکی زۆری بایۆمەتریان کردو کە 150 هزار کەسن بەزەوەی کە مالی 2006 بەس بەشێکی زۆری خەڵکی ساڵانی ڕابردوو نەیکردووە من با ڕاست بڵێم باشە من احتیمالە یاساکە و کوجاران بووایە هەر بۆ بەرنمەکەی تۆ بەم ینی بەم شێوازە نەهاتایە کەم دەی بۆ بەرنامە ڕاست من ڕاستە کەم دێم بۆ بەرنامە چونکە پێم وایە
ینی قسە بۆ خەڵکی هەرێمی کوردستان زۆر کراوە قسەکان دووبارەن و هەندێکمان قسەی سووا وانە لێدەینەوە ئەیکەینەوە ئەم پێم وایە ئەم گۆڕانکاریانی لە یاساکەیە کراوە چوار بەزنی لە هەرێمی کوردستان مای ئەوەیە دڵخۆشیەک بە بەوانەی کەوا بایکۆتی هەڵبژاردن دەکەن ئەمەلێکیان بۆ بگەڕێتەوە بێنەوە سەر سندوقی دەنگدان هۆ هێزەکانی خۆیان سەر بخەن هێزەکانیان سەر بخەن ینی ئەم جارە بە دڵنیاییەوە ینی گۆڕانکاری ئەبێ و ئومێدێک هەیە کە گۆڕانکاری چاکتر ببێ بە خۆتە زانی ئەمڕۆ زانی چۆنە ململانەیەک هەیە لەوەی کەوا چی لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە باشە خۆتە زانی ئەمڕۆ کۆمەڵی هێز پێیان وایە کە هەرێم لەبەرەوەی بەشێکە لە عێراق و ئێمە سوود لە مافە دەستوورەکانمان ببینی بۆ بووی شەپەنا بوو محکەمەی فیدرالی بن وانە و بە حقیقت محکەمەی فیدرالی من کە بە درێژی تەزبیبی بڕیارەکانم خوێندوە سەبارەت بە موچە باشە ینی ڕاستە ئەوانەیش حزبین هەریەکەیان نوێنەری حزبێکەنەوە ڕاستە وەکو چۆن یەکێتی نوێنەرێکی هەیە و پارتیش نوێنەرێکی هەروەها لایەنەکان بەڵام بە حقیقت تەزبیبێکی زۆر یاسایی و شەرعی هەنووسیوەتەوە چی تێدا باسی موچێ خۆشتان من هەندێک تعبیری ئەم نووسینەی محکەمەی فیدرالی زۆر سەرنجی ڕاکێشا سەبارەت بە موچە حەزمە کرد حتا هەموو کەناڵەکان بەتابەت کەناڵی جەنابتان یەک بەرنامە لەسەر ئەم تەزبیبە بکەن ئەمەی کە هۆکارەکانی کە 20 لاپەڕەیە 20 لاپەڕەیە بە وردی خوێندوین حتمما هەموو زۆرێک لە سیاسەکان پەرلەمانتاران خوێندویانەتەوە ینی بە حقیقت هۆکارەکانی پشت دەرچواندنی ئەم یاسایە زۆر ئیسلامیانە نووسیانە زۆر یاسایانە نووسیانە زۆر مرۆڤانە نووسیانە من تێبینی سەرنجم لەسەر قەراراتی محکەمەی فیدرالی هەیە و ئەشزانم هەندێک لە قەراراتیان سیاسیە بەڵام ئەم تعبیرە زۆر سەرنجی منی ڕاکێشا هەڵێ إذ أن توزيع ثروات البلد دابشکردنی سەروە و سامانی وڵات دەبێت لەسەر بنەمای ڕێزگرتن لە ئادەمیەتی ئینسانیەتی تاک بێ على أساس احترام آدمية الفرد بۆ لەبەرەوە هەموو ئینسانێک ضروریاتی ئەساسی خۆی هەیە کە دەبێت تێری بکات دەبێت بەدەستی بهێنێ بۆ ئەوەی کەوا حەفاظت لەسەر ئینسانیەتی خۆی و لەسەر کەرامەتی خۆی بکات بۆیە هەر لەم چوارچێوەیە ئەڵێ حرمان بێبەشکردن هەژاری مەحرومکردن و هەژاری ئەساسی شعوری خەڵکە هەستی خەڵکە بەچی بەستەم و بەستەم بۆیە هەر کەسێ ابتلا بوو بە هەژاری تەماشاکە ابتلا بێ بە چوار صفەت یەک لاوازی لە چییە لاوازی لە یەقینیە لە دڵنیاییە بۆیە تەماشاکەی بێمتمانەی ڕووی لە موچەخۆران و لە خەڵکی هەرێمی کوردستان کردووە ابتلا بێ لە چی نوقسانی لە عەقڵیە ینی هەژار کە هەژاری ڕووی کردە خەڵک ینی تەماشاکەی دائیمەن گرفت و کێشە و ئەوەیانەبێ حتا زۆر جار کاریگەری لەسەر عەقڵیانە بێ و هەروەها تەئسیری لەسەر دینیانە بێ و پاشان تەماشاکەی حیا کەمی حیا لە ڕوخساریانە بەدی ئەکرێت یعنی زۆر تعبیری زۆر بەهێز و بەقوتی تێدایە یعنی بەڕاستی شتێکی گەورە کراوە بەڵام بەداخ هەوڵێکەیە ئەمڕۆ کە ئەو بڕیارش جێبەجێ نەبێ و تەوتین بە نیشتیمانیکردنی موچە نەکرێت پێم وایە دەستکەوتێکە بۆ هەرێمی کوردستان بۆ حکوومەتی هەرێم چونکە موچەی لە ململانەی هەرێم و بەغدا دوورخستوەتەوە لەبەرەوە کاک حەکیم ینی کۆمەڵێک دەرفەت هاتوۆتە پێشەوە ئەمە یەک دەرفەتی ترە ئێمە ینی کە دامەزراوی پەرلەمانمان نییە کە حکومەت کار بەڕێکەرە و یان ماوە بەسەرچووە و هەرێکی ناوتۆرەیەکی وانە لێ ئەنەی و سەرۆکاتی هەرێمیش
کە ئەمانە دەسەڵاتیان لە پەرلەمان وەرەگرن وانە ئەمانە پایەی ینی بۆیە هەر لەو قەرارەیە تەماشاکە هاتووە پایە دەستوورەکانی هەرێمی کوردستان باسەکە بەڵام بەداخەوە ینی ئاماژەش ئەدا کە ئێوە هەرێمن ئەم حەقانە دەستوریانتان هەیە ئاگاتان لێبێ لە هەمان کادا ئەڵێ وریابن کە بەلاوازی بەنەمانی ئەو دامەزراوانەتان جۆرێ لە لاوازیش ڕوو لە هەرێمی کوردستان دەکات بەداخەوە کاک بەڵێ کاک حەکیم ئەمڕۆ بەغدا ئامادەیە حەقی فیدرالیمان باتێ باشە بۆ چونکە کوردستان لە نیمچە دەوڵەتەوە دابەزیوە بۆ ئەم ئاستەی کەوا ئێستا هاوڵاتیانی ڕوو لە بەغدا دەکەن و سکاڵا لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەکەن بۆیە گێڕانەوەی پێگەیەک بۆ هەرێمی کوردستان گێڕانەوەی مافە دەستوورەکان بۆ هەرێمی کوردستان پایەیەکی ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگردە لە هەرێمی کوردستان و بتوانین دەنگە ناڕازیەکان لە ناو پەرلەمانی کوردستانە ئەوەندە بن دەسەڵات ترسیت لێ هەبێ وەکو دەسەڵاتێکی چاودێری بەسەریا ئەگەر دەسەڵات ئەم زۆرینەیە مایەوە مەگەر نا دەسەڵاتیش مەحکومە بۆ گۆڕانکاری باشە بەس وەکو کۆمەڵی دادگەری بۆچی ئێوە بزانم تاقە هێزیش بوون کە بەیاننامەی فەرمیتان هەبوو پێشوازتان لە بڕیاری دادگای فیدرالی سەبارەت بە هەڵبژاردن و سەبارەت بە موچە وەکو ئومێدێکیش لێکتاندایەوە بۆ گۆڕانکاری ئەنی هەردووکی هەم موچەکە بچێت سەر بەغدا گۆڕانکارێکی قۆناغی تازێ هەم لە یاسای هەڵبژاردنەکەش قۆناغێکی تازێ کاک حەکیمیان ئێمە هەڵبژاردنمان لە ڕێیە ئەنی تۆ تەماشاکە ئەو بڕیارەی بە سەبارەت بە موچە نەبووایە باشە و ئەم قەرارەی هەڵبژاردنە باشە لەوەی لە ناو خەڵکی شاو پێشوازی لێ نەکرایە ئەمڕۆ خەڵک کە کێشەی موچەی ئینشاڵڵا حکوومەتی هەرێم بچێتە پێش و هاوکار بێ و ناچاریشە بە پێی بڕیارەکە هاوکار بێ ئەوم پێشم وانە هیچ ینی هەندێک پرۆپاگەندا کرێکەوە ئەمریکا و چیوان ئەمانە مەساڵحی خۆیانیان هەیە ناتوان خۆیان بزانن بڕیارەکان ئەمانە دوجار لەوەیە ئەمریکاش لەوەی لە قۆناغێکا تۆ بەکاربێنێ وەکو فشارێ بۆ سەر بەغدا بۆ بەدەستێنانی هەندێک بەرژەوەتی خۆی لە ڕووی سەربازی و لە ڕووی اقتصادیەوە لە بەغدا ئەمڕۆ تا ئێستا تا هەنووکە بەرژەوەندی کورد لە هەرێمێکدا لە عێراقێکی فیدرالیدا بۆیە ئێمە پەرلەمانێکی بەهێز و پەرلەمانێکی هاوسەنگ لە هێزەکان ئەتوانین کە مافە هەم نەتەوەیەکان و هەم دەستوورەکانی خۆمان باشتر بەجێبێنین بۆیە دەرچواندنی ئەم دوو بڕیارە نزیک لە یەک ئومێدەیەکە بەخشێتەوە بە خەڵکی هەرێمی کوردستان کە بەگەرم و بە تینیەکی باشترەوە بەشدار بوون لە هەڵبژاردن باشە بەس ئەوەی کە پێویستە بە موچە 5 ڕۆژ لەمەوبەر تەیف سامی بە ئەندامانی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بە کوردەکانی وتو بە دیاریکەوت و بە حکوومەت هێرێن بڵێن بازووری سی موچەمان بۆ بنێری پێویست دەکەوەندە تاخیر بکەن لیسی موچە دوایژەوەی کە پێویستە بە داتای فەرمانبەران بۆ هەژماری بانکی زەرونیە بە زووی سەردانی عێراق بکەنم کێشەیە یەکلا بکرێتەوە دەسەڵاتدا هەوڵێکەیە بۆ پەرپەرجدانەوەی بڕیارەکانی مەحکەمەی فیدرالی و دروستکردنی کۆسپ و لەمپەر ئەوەی کە بە ئێمە ئاگاتەوە ئەوەیە لەسەر حیسابی موچەخۆران لەسەر حسابی موچەخۆران و خەڵکی هەرێمی کوردستان ومێ دەکەین کە وانە بێ ومێ دەکەین کەەوە هەردوو بڕیارەکە سە بڕیاری هەڵبژاردن تا ئەو جێگیر بوو بۆ مەحکەمەی فیدرالی بڕیارەکانی جێی تەعان نین ئەمڕۆ ینی لێدوانی کەسایەتیەکی سیاسی هەرێم کە لێدوان شتی زۆرە خوێندەوە پێم سێرە ینی لە بڕیارەکە تێنەگەیشتەوە تانەی لێدەین تانەی چی لێدەی تانەی لێ نادرێت بڕیاری مەحکەمەی فیدرالی بڕیاری قەتعین و جێی تانە
لێدانی بەس بۆیە ئەمەی موچەیش وایە ئەمەی موچەیش ناردنی لیست یاخود کەمتر خمیشتی سیاسی دەخوێنیەوە بۆی کە موچە دوابکە عیلاجیەوەی کردووە ئەو لە ئەخیرەکەی عیلاجی کردووە و تەماشاکە هەڵێ گەر وەزارەتی مالیەی هەرێمی کوردستان مەسەڵەن عەرقەڵەی دروست کرد ئەوە وەحداتی وەزارەت و دام و دەستگاکانی ترە توان ئەو کاتە ینی احتیمالە فشاری خەڵک وا بکە یەکێتی هەڵوەستێکی تری بێ و موقفێکی تری بێ و وەزارەت و مەسەڵەن هەندێک دام و دەستگا خۆیان ڕوو لە بەغدا بکەن و تەوقیعی چوار بەرپرسیەوێ لە هەر مثلا دەستە و داوا وەزارەتێکە کە معاشەکە یان مدیریەتێک کە معاشەکە بە ڕئیسی ئەعلا و مدیری بەشی مالیە و مدیری ڕقابەی مالیە و مدیری مەواردی بەشەری مەواردی بەشەری ئەم چوار بەشە کە ئیمزایەکەن و ئەڕۆن مەسەڵەن مدیریەتێک لە شوێنێک لە جێگایەک پێم وایە ئەتوانێت بە پێ ئەو یاسایە خۆی تەعامل لەگەڵ بەغدا بکە ئێمە خواستیەوە ناخوازیین هەموو بەیەکەوە بەس ئەمە ینی وردە ینی مەگەر حکوومەتی هەرێم پەرۆشی هەرێم و یەکپارچەیی هەرێم و یەکریزی موچەخۆرانی بێ دەبێ خۆی پێشکەوە میش دەستکەوتێکە بۆ حکوومەت حکوومەت جارانە چوو ینی ململانەیەک هەبوو موچەی موچەخۆران تێکەڵ کرابوو بە داخوازی عێراق لەسەر نەوت و تەسلیمکردنی نەوت و داهاتی نەوت و داهاتی نانەوتی ئێستا ئەمە جیا کراوەتەوە ینی عێراق ناچارە موچەی موچەخۆران بخاتە سەر هەژمارە بەنکەکانیان چیمایەوە لە حەسەی هەرێمی کوردستان ئەوە ئەو کاتە عێراق دێت مامەڵی لەگەڵ هەرێما پێکاڵێ ئەو پارەیەم برێ ئەم باقی پارەیەتە دەمێت وەڵامی تر حتمما معاشیش خۆ زانین حکوومەت بۆچی بە حقیقت ئەوەی هەیە ئەمە لەگەڵ سوودانیا دانیشتین لاخیر دیدارە تێمە کێشەمان لەسەر 300,000 موچەخۆر هەیە ئێستا کە تا ئێستا حکوومەتی هەرێم ئامادە نییە کەشفی کابوومان بۆ ڕێقابەی مالی بە یعنی سەگەر 300,000 بەڵێ ینی 300,000 کەس تقریبا چوارەکیان پێنجێکی موچەخۆرانی هەرێمەکەوانە ملیۆنێک و 200 دەمانەیە ینی چوارێکێکە وایە چوارێک واتە چوارێکی پارەکەکە خۆشمان هەموو زانین هەموو زانین چەند بندیوارەیە لە هەرێمی کوردستان هەموو زانین چۆن خەڵک تەعین کراوە بە لێشا و چۆن فلانە کەس 100 کەسی بۆ تەعین کراوە بە پاسەوان و فلانە کەس لە ماڵی خۆیان لە دۆکانەکەی 150 کەسی و 10 فلان 500 بۆ کراوە تەریقەتی فلان چی بۆ کراوە ئەمە چی بۆ کراوە ئەمانە هەمووی کە بۆیان کراوە دوور لە پرەنسیبەکان و دوور لە تعلیماتی حتا وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان حتا مثلەن هێزی پێشمەرگە ئەمانە هەمووی دەبێت بچێتە ژێر ڕکێفی ڕقابەی مالی عێراقی و ئومێد دەکەین کە حکوومەتی کاربەڕێکەری هەرێم هاوکار بێ و بۆ گورجە و لستە بنێرە بۆی موچەی مانگی دوو بێەوە لە کاتێکە عێراقوا دەستی بەدا بەشکردنی موچەی مانگی سێ باشە بەزەگە بیانەکانیان زۆر بیانیەوە دێنەوە دەڵێن عێراق ناتوانێت بە مانگێک هەژماری بانکی دروستکە لە کاتێکە بڵین ڕافی دەین باز دەکەیت میوانی ئێمە بوو وتی قسەم لەگەڵ کردوون کە پێدراویان هەیە لە سلێمانی و توێتی لە ماوەی مانگی دەتوانین هەژماری بانکی بۆ 1 ملیۆن موچەخۆر دروستکەین بۆچی داتاکان بە عێراق نە بابیۆنەکان ببڕن حەکیم تەبەر خۆ دەزانێ وردەکاریشی من نیەوە یەک دوو بەڵام بە پێ ئەو یاسایە کە من لێ تێگەیشتوم موچەی موچەخۆران نابێ بفەوتێ ئەگەر بە مانگی کاتی دیار نەکرد مەسەلەن 500,000 موچەخۆر مانگی سێ بۆیان ئەبەسرێ ئەو چەند 100,000 کە ئەمێنێتەوە ئەو ئینەی مانگی چوار دوایی لە چوارە سێ و چوار وەرەگرێ بەڵام عێراق حتمما ئۆکەی بۆ ئەو موچەخۆرانەکە کە لە چاودێری دارایی خۆی دەرەچن بەڵێ ئەو کە بۆ بندیوار ناکرێ ئەو کێشەیە هەبوو لە بەغدا هاتەوەن عێراقیش بندیواری هەیە بۆی کەس ڕقنەمان لێ نەگرێ وازای عێراق ینی عێراقەوەی بەس ئێستا هەرێمی کوردستان چاری نەماوە یعنی معاش کە بتوانێت بیدارە بێت لە بەغدا بێت بۆ داهاتی ناوخۆ ئێمە کەس نەڵێ وەڵا عێراق چێتی و ئێمە خوامان بووی سەر دەوڵەت بواین بەڵام چی بکەین 33 ساڵە لە شوێن خۆمانە خولێنەوە و هیچ و بگرێت لە هەندێک ڕۆز لە دوایش کەوتوین
هیچ پێشکەوتنێکمان نەبینی بەس قسە لەسەرەوە شکل بەڵام ئەمڕۆ هەرێمی کوردستان هیچ منفەزێکی تر هیچ چارەسەرێکی تری نییە هیچ دەواازەیەکی تری نییە بۆ موچە عێراق نەبێ داتی فرۆشتنەوە بە تەنکەر ناوخۆ ئەوشە دەسی لێ نادەن دیار نییە وایە دیار نییە ئەوە خۆ بڵێن داتاکان بڵاوە بێتەوە ئێستش پێم وایە نازان بەڵێن ڕۆژی 300,000 دەفرۆشن بەڵێ 200,000 ڕۆژانە فرۆشرێت بەڵ ئەوانە هەمووی بە پێ ئەم یاسایە بێ هەمووی ڕێکەخرێتەوە پێنج خۆڵەکەمان چاوەڕێکی دەکرد لەندە سەڵات ینی لە پرسی موچە هەڵبژاردن ئەگەر خەڵک بەشدارێکی کارە بکە چاوەڕێی وڵی کاک حەکیم هەڵبژاردن کۆمیسیۆنی مەسەلەن بەغدا لە کەرکووک کە بڵێن لە پارێزگاکان بەڵام ئێمە لە کەرکووک لە بەرچاومان بووە نیە یعنی تانە کەم هەبوو لەسەر خروقات لەسەر تەزویر هەڵبژاردن هەر یاساکە نەبوو ینی خەڵک لە تەزویرکردن بێ ئومێد ببوو هەڵبژاردننی پارێزگاکانی عێراق بڵێن هەژدەی 12 ساڵی ڕابردوو ئومێدێکی دایەوە ینی تانەی حزب و قوارە سیاسەکان لەسەر تەزویر ڕاست ینی بە کارتی بایۆمەتری کار دەکرێت بە تۆماری عێراق کار دەکرێت ئەمەش ئەمریکا داتەوە ئەمێنێتەوە حقەتەنی لێرە کۆمیسیۆنی پارێزگاکانی کوردستان کە فەرعی عێراقن هەر لێرە یەکێتی و لەوێش پارتیە ئەتر ئەمە ئەرکی کۆمیسیۆنی عێراق خۆیەتی کە ڕێ لە تەزویر بگرێ و ئەو بەڵێنانەی کە داوێتی وەک چۆن سەرپەرشی پارێزگاکانی کرد ئاوا بیکا بە بێلایەنی و نەک نوێنەری ئەم کە سەر بەمە و بۆ ئەم ڕاکێشە و ڕچاو پۆشی لە سلێمانیان لا ولێر یان لە شوێنێک بکرێ و دیسان تەزویر و ئەو بکرێ حتمما ئەمە ئەرکێکی کۆمیسیۆنە و ئەرکێکی حکوومەتی عێراقە و ئەرکێکی ڕێکخراوە نێودەوڵەتێکەوە ئەرکێکی حزبە سیاسی ئۆپۆزیسیۆنەکانە ئەو لایەنانەی کە لیستیانە بێ ئەرکیانە دائیم فشار بکەن و زۆرێ لە زەمانەت وەرگرن لە کۆمیسیۆنی باڵا کە بە مۆزوعێت سەرپەرشتی هەڵبژاردنەکان پرسیارم لە دەرەوەی هەڵبژاردن لە ماوەی ڕابردوو لەسەر پرسی فەڵەستین چاوتان کەوت بە خالید مەشعەل چی هەبوو بۆ کورد و ئێستا بڵێن ئەوان لەو ناڕەحەتیەدان هەڵوێستەکانی خەڵکی کوردستانیان پێگەشت وەکو خەڵک وەکو سوڵتاناڵێ وەکو دەسەڵاتنا وەڵاهی ئێمە هەڵوێستەکانمان خەڵکی کوردستانمان پێگەیاندن ئەوتمان خەڵکی کوردستان زۆر بە گەرمی بە لێشاو ڕویان لە دام و دەستگا خێرخوازیەکان کردووە و هاوکاری خۆیان گەیاندووە بە فەڵەستینیەکان و چی ڕاستە و خۆ بۆ هەندێک منەزەماتی خێری کە لە ناو غەزە هەن و هەم لە ڕێی میسر و ڕەفەحەوە هاوکاری باشیان گەیاندووە و موقفە سیاسەکانی هەندێک کەسایەتی و هەندێک لە کەسایەتی مەسەڵەن لە هەرێم و هەندێک لە حزبەکان تا بەدەر دوو حزبی ئیسلامی کە مووقفیان نەبووە دیارە ئەمانیان کە نوێنەری کۆمەڵ و یەگرتوو لەوێ بووین ئەوانەمان بۆ باس کردوون و ئەوانیش مەمنون بوون بەڵام حەقەتەن نەک لەسەر ئێمە لەسەر کۆی هەڵوێستی گەلانی موسڵمان تێبینیان هەبوو سەرنجیان هەبوو و تەوان بە جیاوازی حتمما ینی ئەوەی تۆ لە ئێمە نەکرێ کاک هەموو جمعەیە خۆ پیشاندانێکی ملیۆنیە کرێەوە جگە لە هێش حوسیەکان حتا خۆ پیشاندان نەماوە نیە خۆشباندان نەماوە هەڵوێستی بەڕاستی هەڵوێستی دامەزراوەکانی هەرێمی کوردستان جێ شەرمەزاریە لە پرسی فەڵەستین جێ شەرمەزاری لە ڕوومان باس چی بکەین چی هەڵوێستەکانی تاکو باسمان کردن دەبووچیان کرد بە وەکو بڵێن ڕێگر بوون لەوەی کە خۆپشاندان نێک بکەین یان گردبوونەوە خۆپشاندان ناگردبوونەوەی بکەین چی باز بکەین یعنی ئەوە حقەتەن ئەو مووقفە ینیەوە نەبوو باسی بکەین و خۆشیان نەزانن خۆ بڕۆ هەموو شتێک لە ئەلان بڵاو بێتەوە بەزوان ینی بڵێ بزات گلیان لە ئێمە بێنە وڵا گلیان لە زۆربەی وڵاتان هەبوو کە هەڵوێستیان مووقفیان ئەوە گەلێک خەریکە لە برسا ئەمرێ ناتوانن ینی حتا مەسەلەن بە لە ڕێی میسرەوە یان میسر خۆی دەرگا بکاتەوە ئەوانە خۆ ئەمڕۆ زەربە لە دەوان ئێمەش باسمان کردو باسی مەزلومەتی گەری کوردمان کردووە و
و باسمان کردووە کە گرێکوێرەی کێشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دۆزی کورد و فەڵەستینە باشە بەس ئەوەی سیستەمێک لەگەلی فەڵەستین کورد کراوە ئەوەی کە پێتان کراوە کردوتانە لە کاری خێرخوازی لە هەڵوێزۆک و خۆتان ئەو داتانەی لای دەستگای بەخشینی ئێمە هەیە جێ خۆشحاڵین و ئێمە سوپاسی خەڵکی هەرێمی کوردستان و خێرخوازان دەکەین و نەکرد دەستگاکانی ئەمە و دەستگاکانی تریش ئەو داو دەستگا خێرخوازیانەی برایانی یەگرتو و هەندێک دەستگای تری خێرخوازیش و هەندێک کەسایەتی کە ئاگامان لێتی هاوکار بوون ئەمانە جێ دڵخۆشیە بەڵام ئەمانە لە ئاستی ئەو وێرانکاریە نین کاک حەکیم هیچ بەسەری چۆ نەماوە لە لایمەنیە غیری پشتگیری ئەمریکا غیری شەهید غیری 30,000 شهید 7,000 بریندار وانە ینی ئەو میحنەتەی بەسەر ئەوانە هاتووە ینی جێ ئەوەی بەڕاستی کەسی مسلمان هەڵوەستە بکە بەڵام حقەتەن غەزە دووڕووەکانی دەرخست لە عالەمی ئیسلامی لە کوردستانیش هەم دەوڵەتە دووڕووەکانی دەرخست هەم سیاسە دووڕووەکانی دەرخست هەم ئیسلامە دووڕووەکانیشی دەرخست ئیسلامیش بەڵێ ئیسلامیانەی کە ڕەخنەبارانی غەزە و خەڵکی غەزە و بەسەلەن مقاومەیان کردووانە بە حەقیقەت دووڕووی لەو ڕۆ نەک دووڕووی عقایدیان ئەوەی من بڵێم بەس دووڕووی ینی بەرژەوەندەکەیانەوە هەموو ڕەخنە ینی ئەو میحنەتەی بەسەر ئەوان هاتووە جێ ئەوە نەبووە هەموو ڕەخنە باران بکرێن باش بەس بە کورتی کاتچینەوە بەس ئەم نەبەردەی ئەوان شایانی پند لێ وەرگرتن نییە بۆ هەموو خەڵک و هەموو بڵێن زەبر و زەنگیان لەسەر ئەو هەموو بەرەنگاری حەماس دەیکە ئەوانە خاوەنی عەقیدەیەکی پتەون بەدەستی عەقیدەیەکی پتە و بەدەستەکەی تریان نوێنەرایەتی گەلی خۆیانەکەن نوێنەرایەتی گەرێکی ستەم لێکراوەکەن بۆیە جێ ئومێدن وەکو جۆن لە هەفتاکان وەشتاکان شۆڕشی کوردی جێ ئومێدی خەڵکی کوردستان بوو خەڵک ئامادە بوو بە ڕوح و بە گیانی بە ماڵ و سامانی لە خزمەتی ئەو شۆڕشەدا بێ ئێستش لێ وایە بۆیە کابرا تەنها دوو مناڵی بووە کە شەهید کراون بە دەنگی بەرز هاوارەکاون و ئیمان و عەقیدەی خۆی دەرەخات بەڵێ ئەوانە جێ ئەوەن پندیان لێ وەرگیرێ و من زۆر جار لە هەندێ ینی هەندێ ناخۆشی خەڵکدا هەندێ موسیبەت کە لە ماوەی لە خەڵق قەوماوە ئەو تومە ئەو موسیبەتانەی کە ئێستا لە ئێمە قەومێ دەبێ پەراوردیکەن بەوانەی غەزە ینی لە چاو ئەو موسیبەتانی لەوان و ئەو سەبر و ئارامی ئەوان هەیەە جێوەیە هەمومان من کە قساکەم پێش هەموو کەسێ پەندی لێوەرگین دەرزی لێوەرگین بەڕاستی ڕاستە ناڕەحەتن کەس خواست بە وەزیان ناخوازێ بەس بەڕاستی جێ ئەوەن خەڵخواست بە ئیمانیان خوازێ سوپاس دەکەین بەسکات محەممەد حەکیم و تەبێژی کۆمەڵی دادگەری سوپاسیان دەبوون دەکەن سوپاس بەوەی بینەرانی بڕای سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ